ئاریان گەنجێکی دانیشتووی ناحیەی ئاغجەلەری سەرباقەزای چەمچەماڵە و هەر لە سەرەتای منداڵیەوە هیوا و ئاواتی دروستکردنی فڕۆکەیەک بووە. ئەو ئێستا توانیوێتی ئاواتی لە مێژینەی بهێنێتە دی و لە ماوەی 2 مانگدا فڕۆکەیەکی جۆری ئارولیت 120 دروست کردووە کە توانای هەڵگرتنی فڕۆکەوانێکی هەیە بۆ ئاسمان. هەستاوم بە دروستکردنی جۆری فڕۆکەیەک لە جۆری ئارۆلەتی 120 فڕۆکەیەکی مەدەنی گەشتیاریە توانای هەڵگرتنی فڕۆکەوانێکی هەیە بە کێشی 100 کیلۆگرام. ئەمەی کە من دروستم کردووە هەمووی لەسەر بودجێ خۆم دروست کراوە. فڕۆکەیە دروستکراوی دەستی خۆمانە، تەنها مەکینەکەی نەبێت، مەکینەش ستانداردە لە هەموو عالەمە. ئیتر هەموو پارچەی یەدەکانی لە کوردستانە خۆم هێناوە و دروستم کردووە. لە زۆربەی جۆری مادە پێک هاتووە، هەمووشی بەدەستی خۆم کراوە. ئاریانمان بینی کە سواری فڕۆکەکەی بووە لێی خوڕی، بەڵام تەنها لەسەر زەوی و نەچوو ئاسمان. هۆکارمان لێی پرسی، ئەو دەڵێت بەو پێی کە من فڕۆکەوان نیم و هۆشداریشم پێدراوە کە ئەو کارە بۆ من مەترسیدارە، ناتوانم پێی بچمە ئاسمان. بەڵام لە ماوەیەکی کەمدا لە ڕێی فڕۆکەوانێکەوە لە فڕۆکەخانەی کشتوکاڵی ناحیەی عەربەد فڕۆکەکەم دەنێرمە ئاسمان. یەکەم شت خۆم فڕۆکەوان نیم، ئەوەی ئەیکەم مجاملەیە بەسەر ژیانی خۆمەوانێ. دووەم شت جادە و ڕێگاوانەکەمان شوێنی ئەوە نییە کە تارێکی تیا هەڵبسێنی. سێم ئاسایش ڕێگەم نادات. بەڕاستی ئێرە شوێنی مەتار نییە. ئیشەڵا لە ئایندەیە لە مەتاڕی عەربەد داوایان کردووە ئەتوانم لە مەتاڕی عەربەد لەیانە بە شێوەیەکی ڕسمی بە فڕۆکەوانی تر ئەتوانم فڕۆکەم هەڵبسێنم. ئەگەر هاوکاریش بکرێم شتی زۆر باشتر دروست دەکەم. تێشووی ئەم فڕۆکەیە 5,000 دۆلارە. وەکو ئاریان باسی لێوە کرد، کۆمپانیایەک لە وڵاتی بەرازیل و کۆمپانیایەکی ئەڵمانی فڕۆکەکەی ئەویان بەسەرکەوتوو وەسف کردووە و هەر بۆیە ئاریان داوای لە حکوومەتی هەرێمی کوردستان کرد کە هاوکاری بن لە دروستکردنی فڕۆکەی زیاتر بە کوالیتی و توانایی باشترەوە تاوەکو توانی بێتی سوودێکی بە نیشتیمانەکەی گەیاند بێت. مەجید حەمید، گەلی کوردستان، ناحیەی ئاغجەلەر.